دام و دەستگامنیەکان لێوایەکی پاراستنی سلێمانی لایەنە پەیوەندیدارەکان واتە تەواوی هێزەکانی ناوخۆ لە ئەرکدان شەو ڕۆژیان خسۆتە سەر یەک لە پێناو پاراستنی تەندروستی هاوڵاتیان. بە هاوڵاتیان دەڵێن ئێمە لە پێشەوەین، ئێمە لە هێڵی پێشەوەی مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆناین. تکاتان لێ دەکەین بەمانەوەتان لە ماڵەکانی خۆتان، هەم ئەرکی ئێمە ئاسانتر و باری سەرشانیان سووکتر دەکەن، هەمیش تەندروستی خۆیان سەلامەتر و گەرانتیتر دەبێت. ئێمە پێشمەرگە ئاسا هاتوینەتە سەر ئەم جادانە. بۆچی هاتوین؟ خواردن و خەومان لە خۆمان حرام کردووە. ئێمە سەربازین، ئاساییە بەلامانەوە، بەڵام ماوەیەکە مودەیەکە ئیشەڵاتی ئەپەڕێ بە ئیزنی خوای گەورە داوا لە هاوڵاتیانەکەین نێنە دەرەوە داواتان لێ ئەەکەین. بەڕاستی کارەسات ڕوو ئەدات. ئەوە بینیمانە لە وڵاتان لە هەموو دنیا هاوار ئەکات، هەموو دنیا هاوار ئەکات، مێنە دەرەوە. بەسە پێویست ناکات ئەم خەڵکە ئەوەنە دێتە دەرەوە. لە ماڵی خۆتا خۆت بگرە، هەفتەیە دوانە با ڕەنجەکەمان بەبا نەدەین. ئێمە وەکو هێزەکانی یاسایشی ناوخۆ باوکاری سەرجەم هێزەکانی تر بەردەوام لە حاڵەتی ئامادەباشیین ئیسبات وجودمانەیە لەسەر تەواوی کوچە و کۆڵانەکان و سەر شەقامەکانی شاری سلێمانی و هەموو ئەو ڕێکارانەی کە پێمان ڕاگەندراوە جێبەجێیەکەین لە هەرکو فەرمانی خۆمانین و لێرەوە پێم باشە داوای هاوڵاتیان بکەم تا ئەتوانن پابەندی ڕێنمایەکانی تەندروستی بن و تا ئەتوانن لە ماڵەکانیان بێنەوە نێنە دەرەوە. ئیسبات وجودی ئەمە لەم کاتەیە بۆ پاراستی ئەوانە و لەبەر گیانیوانە بۆیە داواکارم پابند بن بەو ئەوانی کە لە ڕاگەندنەکانەوە ڕاگەێنرێ کە وەزارەتی سەحەڕایە گەێنێت. هاوکاری ئەوان جێگەی خۆشحاڵی دەستخۆشی ئەمەیە. تا ڕێشوێنەکان تونتر بکرێنەوە، تا پلانەکان زیاتر جێبەجێ بکرێن، تا هاوڵاتیان لە ماڵەوە زیاتر بمێننەوە. هەموو ئەمانە پێمان دەڵێت سەلامەتی تەندروستی هاوڵاتیان زیاتر و زیاتر دڵنیایی دەدات. گۆران سید نووری، گەلی کوردستان، سلێمانی.